بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو ڕۆژی دووشەممە عەمار حەکیم سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامی وازی لە سەرۆکایەتی ئەوڕۆڵتە هێنا و بانگەشەی جیابوونەوەی خۆی ڕاگەیاند. میدیاکان باس لە بوونی خەلافەتی گەورە لە نێوان سەرکردەکانی ئەنجومەنی باڵا و حەکیم دەکەن کە ماوەیەکی زۆرە لە ناویاندا هەبووە. دوجار حەکیم بە شێوەیەکی یەکلایەنانە واز لەو ڕەوتە سیاسیە هێنا و جیابۆتەوە. هەر لەپاش جیابوونەوەی عەمار حەکیم ڕەوتێکی سیاسی نوێ بە ناوی حکمەی وەتەنی ڕاگەیاند. ڕایشی گەیاند ئەم ڕەوتە سیاسیە نوێیە لە ناو ئازار و مەینەتیەکانی عێراقیەکان لەدایک دەبێت و ئامادەیە بەو پەڕی ئازایەتیەوە لێپرسراوێتی مێژووی هەڵبگرێت و ئامادەیە بۆ بەشداریکردن لە دروستکردنی نەخشە ڕێگایەکی دروست بۆ چارەنووسی عێراق. حەکیم لە درێژەی وتەکەیدا ڕاگەیاند عێراقی 2017 لە عێراقی 2023 تەواو جیاوازە. ڕایشانگەیان پێویستە هەموو ڕەوت و پارتە سیاسیەکانی تریش دان بەو ڕاستیەدا بنێن و بتوانن بە شێوەیەکی دروست مامەڵەی لە تەکدا بکەن. لەلایەکی ترەوە حەکیم سوپاسی ئێرانی کرد و ڕایگەیاند زۆر سوپاسی حکوومەت و گەلی کۆماری ئیسلامی دەکەین، بەتایبەتی عەلی خامنەیی ڕابەری کۆماری ئێران. ڕایشی گەیان سوپاسی هەڵوێستە جوان و جوامێرەکانیان دەکەین کە هەمیشە پشتگیری کار و خەباتمانیان کردووە. لە درێژەی وتەکەیدا حەکیم ڕایگەیاند سوپاسی عێراق بە گەل و خاک و مێژووە دەکەم، هەروەها سوپاسی مەرجەعی گەورەمان سەماحەتی سیستانی دەکەم کە بۆتە مای فەخر و ڕێز و یەکێتی هەموو لایەکمان. لەلایەکی ترەوە میدیاکان دەنگۆی جیابوونەوە و لێکترازان لە نێوان ئەیاد عەلاوی سەرۆکی وەفاقی نیشتیمانی کە جێگری سەرۆکی کۆماریشە لەگەڵ سەلیم جوبوری سەرۆکی پارلەمان و پارتی ئیسلامی دەکەن، هەرچەندە هەتاوەکو ئێستا بە شێوەیەکی فەرمی هیچ لێدوانێک لەلایەن ئەم دوانەوە نەدراوە. زیاتر دەنگۆیە بە دڵنیاییەوە هەڵبژاردنەکانی ئەمساڵ گۆڕانکاری گەورە لە ناو ڕەوت و پارتە سیاسیەکانی عێراق ڕوو دەدات. ئەمەش لەلایەکەوە گوزارش لە بوونی جیاوازی قوڵ لە نێوان پارتە سیاسیەکان دەکات. لە هەمان کاتیشدا گوزارش لە زیندوی مەیدانی سیاسی عێراق دەگەێنێت.